دوای ئەوەی خوای پەروەردگار پێغەمبەرانی نارد بۆ هەر گەلێک و هەر نەتەوەیەک و ئەوانیش بە شێوازی ڕەوانی پێغەمبەران دینەکەی خوایان گەیاند، ئەمجا ئەو قەومە قبوڵی نەبوو، پاک پێغەمبەرەکانیان کردە دەرەوتیان هیچتان لێ وەرناگرین، ئەو کاتە غەزەبی خوا دێ بۆ سەر قەومێک بۆ سەر گەلێک. کە ئەوەش دواتر بەڕوونتر بۆتان لە وتارەکانی داهاتوودا ئینشاءڵڵا ڕوون دەکەمەوە. بەڵام حتا پێغەمبەرێک نەیا بۆ ئەو شوێنە و پەیامی خوا وەکو خۆی نەگەیەنێ، قەت خوا نە لە دنیا و نە لە قیامەت سزای ئەو کەسە ئەو گەلە ئەو قەومە ئەو شوێنە نادا. بابچینە خزمەت سوورەتی ئەلیسرا ئاەتی 15 کە دەفەرمێ وما كنا معذبين حتى نبعث رسولا. ئێمە هەرگیز سزا و عەزاب و غەزەب لە دنیادا و لە قیامەتیشا ناگرین لە کەسێک لە بنەماڵەیەک لە قەومێک لە میلەتێک حتى نبعث رسولا، تا پێغەمبەری خۆمانمان بۆ نەناردبێ. هاتنی ئەو پێغەمبەرانە بۆ چیە؟ قورئان خۆی تەفسیری خۆی دەکا. بڕۆ بۆ سوورەتی النساء ئاەتی 165 کە دەفەرمێ رسلا مبشرين ومنذرين لئلا يكون للناس على الله حجة بعد الرسل. ئەو هەموو پێغەمبەران پەیتا بۆ سەر ئومەتان ناردووە بۆ ئەوەی هیچ خەڵک للناس بۆ خەڵک لە ڕۆژی قیامەتە بەڵگەی پێ نەبێ حجة على الله حجة، بڵێ خوایە جان بەڵگەم هەیە لەسەرت، بۆ لە دنیادا غەزەبت لێگرتم، بۆ دەم خەیتە جەهەنەمەوە کاتێک کە من نەمزانیوە دینەکەی تۆ چییە، من پەیامی حەقی تۆم پێ نەگەیوە. خوا دەفەرمێ هیچ میلەتێک، هیچ قەومێک، هیچ گەلێک، هیچ وڵاتێک نە لە دنیادا غەزەبی بەسەرا دەبارێنم، نە لە قیامەتیشا بە جەهەنەم سزای دەدەم، حتا پێغەمبەرەکە نەهات پێ و بەڵگەی لەسەر نەبێ و بۆی ڕوون نەکردبنەوە. بەجاسەیری قورئان کە نافەرمێ مع الرسل، هەر پێغەمبەرەکە هات پێی گەیاندن وتی وەڵام موسڵمان نابن خوای گەورەی یەکسەر بەسەریان نەبوو مەلەرزەیەک بێنە و تەختیکە لە قیامەت شابی خاتە جەهەنەمەوە. نا سەیری قورئان چەند وردە مع الرسل نا بعد الرسل. ئەو پێغەمبەرش چەندەها ساڵ مابێتەوە لەناو ئەو قەومەدا و پەیامەکەی پێگەیان بن، ئەمجا قبوڵیان نەکردبێ بە تێگڕا. بۆیە هەر کەسێک، هەر قەومێک، هەر میلەتێک لە هەر شوێنێکی ئەم زەمینەدا بێ، لە هەر قوڵاییەکی زەماندا بێ، تا دەگاتە قیامەت پەیامی خاتەمی پێغەمبەران محەممەدی مستەفای صلی الله عليه وسلم لەم سەردەمەدا پێ نەگەیشت بێ، خوا نە لەم دنیا غەزەبی لێ دەگرێ، کاتێکە بوو مەلەرزەیەک شوێنێک لە تەنان لە شوێنێکی کافرانیشیدا مەڵێ غەزەبی خوایە. بزانە ڕێک ئەوەی کە باسی دەکەین پەیامەکەی خوای پێگەیشتووە تا بە غەزەب حساب بکرێ، ئەگە وانە بوو بە غەزەبی خوا حساب ناکرێ. وەنە لە قیامەتیشا دەیان خاتە جەهەنەمەوە. خوا ئەرحەم الراحمینە، ئەوەندە میهرەبانە، نەک عادلە، عەدلی صرف خوای پەروەردگارە، قەتستەم بە مسقالە زەڕە لە کەس ناکە. کەواتە ئەگەر کەسێک یەکەم حتا ڕۆژێک کە دەچێتەوە بارەگای خوا دینی نە زۆر و نەکەم پێ نەگەیشت، پەیامی ئەم پێغەمبەری محەممەد مستەفای پێ نەگەیت، هەر نەیزانی دین چییە، هیچی نەبیست، خوا نە لەم دنیا غەزەبی لێ دەگرێ و نە لە قیامەتیشا سزای دەدا.